بۆ گفتوگۆکردنیش لە بارەی ئەم بەرهەمەی ئەم هونەرمەندە کە لەلایەن کاروان باڵەبانەوە وتراوە و بێگومان ئەتوانین بڵێن داڕشنەوەیەکی بۆ ئەم بەرهەمە کردو چونکە میوزیکی بۆ بەرهەمەکە داناوە چەندین بەرهەمی هەیە ئەو هونەرمەندە کۆچ کردووە بەڵام کاکاروان هاتوو بڕیاری ئەوەی داوەکە میوزیکیان بۆ دابنێتەوە بۆ زانیاری زیاتر دەچینە لای هەریەکە لە میوزیسیان کاروان باڵەبان و هەروەها کاک جۆزاکەریم بەخێر بێن سەرچاوان بۆ زۆر خۆشحاڵ بووین کە بەڕێستان ناسراوان بە جزایی جا کاک کاروان باسێکی ئەم بەرهەممان بۆ کەی بەبزانین چۆن بوو بڕیارەتدا کە ئەم بەرهەمەی هونەرمەندە کۆچ کردووە هەڵبژێریت سەرەتا زۆر سپاسانەکەم بۆم چاوپێکەوتنە ڕۆحی شاد بێ کاکە عەتا یادی بەخێر ئەم بەرهەمە سەرەتا تۆمارگای خێم هەیە کەمالی حاجی سەعی زۆر دەمێکە لەو بوارە کاکەمال هاوکاری هونەرمەندانە و تۆمارکردنەکە ڕۆژێکیان فکرێکیان نامێ وتیان 5 گۆرانی هەیە خالی خۆش بۆ عەتا چاوشین ئەتوانی کیان مۆزیکی بۆ دابنیت و لە ساڵیا دەکەیە دابەزێت منیش وتم بە خۆشحاڵی و من زۆر پێم خۆشە خزمەتێکی دەنگی ئەو بکەم و هەمووکو یادێکیش هەمووکو ئەوەش کە لەبیر خەڵک نەچێتەوە لەبیر جەماوەر نەچێتەوە گۆرانی خاسەکەوەکەم هەڵبژات لە ماڵەوە سۆدویکی پچکۆلەم هەیە بۆ خۆم حەو ئامێرم لەگەڵ عەزف کرد لەگەڵ دەنگی ئەوە ئیتر سپاس بەخوا کورساتیش هاوکاری کردم لە وێنەگرتن و لە تەسویری ئەم بەرهەمە و هیوادارم هەواداران و بیسەرانی عەتا چاوشین بەدڵیان بێت و توانی بێتم گوڵێک بم لە یەخەی ئەو هونەرمەندە بەڕێزدا یادی بەخێریە کاک جۆزا هەروەکو کاکاروان ئاماژی بەوە کردلەوەی کە هونەرمەند پێش ئەوەی کە کۆچی دوایی بکات چەند بەرهەمێکی هەبووە بەڵام تەنها بەرهەمەکان دەنگ بۆ هیچ کارێکی میوزیکی بۆ نەکراوە تا چەند گرنگە دووبارە ئەم کارانە نوێ بکرێتەوە لەبەرەوەی هەمیشەڵێن ئەو هونەرمەند و ئەو کەڵە هونەرمەندانەی کە ژیان ئاوایان کردووە هەمیشە بەرهەمەکانیان زۆر بە جوانی ئەمێنێتەوە بۆنەوەی دوای ئەمەش کاگوێ بیستیان بن ڕاستیە من پێشەمشتێک ڕۆحی عەتا چاوشین شاد بێ دەستی وەش خۆش بێ بۆم بەرهەمەیە و من زۆر دەستخۆشی لە کاکاروانەکەم ئەمە کاری یەکەم جارشی نییە موزیکی بۆ هونەرمەند ئەحمەد شەماڵیش کردووە بۆ چەند هونەرمەندێکی تر کردووە من شانازی پێوەکەم بەڕاستی زۆر دڵم خۆش بوو بەڕاستی زۆر گرنگە چونکە ئێستا من زانێکترما بە کاکاروانتم ئەوەنەی بزانم لە لای کوڕەکەی کاکە گەشتی کوڕی عەتا چاوشین چەندین بەرهەمی تری بەڵاو نەکراوە هەیە زۆر ئەرشیفێکی زۆرتری هەیە کە بەڕاستی ئەمانە کە بەم شێوەیە پێشکەش کرێ زۆر جوانترە ڕەنگە کاتی خۆی تەمان دوایین کلیپیشی کە خۆی لە ژیانە نەما بوو بەرهەمات خۆی کۆچی دوای کردبوو بە دوای کلیپەکە بەرهەمات بە ئامادەبوونی کوڕەکەی دەوری کاراکتەری باوکی بینیەوە یعنی ئەمانە هەر زۆر زۆر باشە کە ئەم بەرهەمانە لە فۆتان ڕزگار بکرێ ڕۆحی هونەرمەندەکەشی پێشا دەبێت ڕەنگە ئاواتێکی و بێ لە کاتی خۆیان ئەو ئاواتی نات بێتە دی چونکە هونەرمەند گەورەترین بارگرایی لەسەری ئەوەیە کە بێت بەرهەمێک بەرهەم بێنێت چەندین سەختی هەیە چەند سەختی هەیە کاکاروانزان چەند ڕێگری هەیە لە بارەی تێچوونەکەی و لە بارەی کلیپ و لە بارەی بەرهەمهێنان و کە کاکاروانەوە ئەرکەی لە کۆڵکردێتەوە دڵنیام وەفاداریی نوانە بەرامبەری یەکەم ڕۆحی ئەو هونەرمەندە دووەمیش بەرامبەری هەوادارەکانی بێگومان ئەوەش لایاد نەکەین کە ئەمڕۆ خانەوادەی ئەو هونەرمەندە لە لای پەیکەری ئەو هونەرمەندەوە وەستاون وەکو یادکردنەوەیە چوونەتە لای پەیکەرەکەی ڕۆحی شاد بە دووبارە و هەزار بارە اینجا کاکاروان ئەمەیە باسێکی ئەوەم بۆ بکەیت تۆ جگە لە بەرهەمی ئەم هونەرمەندەوەی کە سەرنجی منی ڕاکێشە تۆ تەنها ئەو بەرهەمانە هەڵەبژێریت کە ئی هونەرمەندە کۆچ کردوەکان یاخود دەست ئەوەی بۆ بەرهەمی هونەرمەندانش کە زیندون هێشتا هەر لە ژیانە ماونەتەوە من ئەوانی کە زیندوشن هەر ئیشم بۆ کردوون هیچ لەوانە ئەحمە بەرزنجی من توانیم هەر لە ڕێی تەلیگرامەوە دەنگی خۆی بۆ ناردوم ئاینەن ئەمە تقریبا حەو ئامێرم لەگەڵ عەزف کردووە و بەس هێشتا کلیپ نەکراوە خوا لێ خۆش بوو ئاواتی ئامەقەرەت گۆرانی بژێکی کۆنا کاکجەدا ئەویش بە هەمان شێوە کۆمەڵی ئامێرم عەزف کرد دەنگیم هێنا و لەگەڵ مۆزیکا گونجانم یعنی حەزەکەم ئەمەوەکو ستایلێکی لێبێت کە مۆسیقەکانی تری چاوی لێ بکەن و فەرامۆژ نەکرێ و بوارش
اینجا لە بیریشمان نەچێت ئەم کاری ڤیدیۆ کلیپە لەلایەن هاوکارمان بەرزان شاکارەوە کاری ڤیدیۆ کلیپەکەی بۆ ئەنجامدراوە دەستخۆشی لە هاوکاریشمان بەرزان شاکارەکەی زۆر هاوکارم بوو یعنی زۆر هیلاک بوو لەگەڵم ئیشەیە یعنی بە هەردوو لامان فکری جوانمانە گۆڕێەوە خۆی وعدوا بۆم ئیشە بە ئای بکرێ زیرەکی زیرەکی دەستکرد کرێ بەڵام ئێمە هەچەند سیرمان کرد تۆ وێنەیەگە هێنی دەمە جۆڵێنێ یعنی هیچ ڕۆحێتێکی تیان نییە لەکوێ تۆ بە سروشتی و هونەرمەندە لە دەرێکا بێت لای شاخێکەوە بێت توانیمان بە هیمەتی کاکبەرتان کۆمەڵێک ڤیدۆی زۆر جوانی ئەو هونەرمەندە پیاکەین بەو شێوەیە بێ کە هەمووی سروشتی بێ هەم مۆسیقاکە سروشتی بێ جە و سروشتەکەش لەگەڵ خۆیان گونجاو بوو کاک جەزا هەمیشەڵێن لەوەی کە ئەمە بە خۆشحاڵیەوە هونەرمەندی گەورەمان زۆرە بە تایبەتی هونەرمەندە کۆنەکان ئەبینین لەوەی کە بەرهەمەکانیان زۆر بە جوانی ئەمێنێتەوە هۆکار چی بۆ ئەکرێ بڵێن ئەو بەرهەمانی ئەو هونەرمەندە کۆنانە بۆنەوەی پێش ئێمە و بۆ ئێمەش و بۆ دوای ئێمەش ئەبێت بە بەرهەمێکلەوەی کە هەمیشە گوێگرێکی زۆر باش هەوادارێکی زۆر باشیان ئەبێت تێکستەکەیە کاری میوزیکەکەی کە لە پێشترا بۆیان ئەنجامدراوە یاخود ئەو ڕێچکە تایبەتی خۆیانە کە هەڵیان بشاردووە لە ڕاستیە لێ ناشانەوە بە پێچوانەوە لەنەوەم کاری موزیکەکە ئەو سەردەمەوە هەندێکیانە سادە و کاڵ و کرد وە کوارێتی هەر نەبووە لە ڕووی دەنگەوە لە ڕووی تۆمارکردنەوە بەڵام ڕازگوێتی ناخی خۆیان بووە مەسەن ئەوانە لە سینێکی پاک لە ناخێکی پاکەوە ڕازگۆ بوون لەگەڵ خودی خۆیانە پێشەم کەسێ ڕازگۆ بن و پەیامەکەی هونەرە بە جوانی بیگەێنن تێکستی جوان ئاوازی جوان گۆرانی جوان تەناژە پێناوی چێ لە پێناوی خزمەتی هونەر و ئەو حەزێکی خۆیان هەیە خۆتان نەزانن هونەر ئارەزووە بەهرەیەکە خوایە بەڵام من لەگەڵ ڕێزمانی بە پێچوانی هەندێک حاڵەتی ترەکە ئێستای بینین ڕەنگە هەر بۆ خۆ دەرخستن بێ یا بۆ بژێوی ژیان بێ بەڵام ئەوان بە پێچوانەوە بژێوی ژیان و هەموو ژیانی خۆشیان کرۆ بە قوربانی بەتەنیا بۆی خزمەتیان کردو هە لە ڕێگەی کارە هونەری کوردایەتی یان کردووە لە بەرەی میلەتە بوون هەڵوێستی نیشتیمانی و نەتەوایەتیانە بووە بۆ هونەرمەندێکی ڕازگۆ بوون ئەشکەنجەش دراون لەسەر کارە هونەریەکە من هەموو کادەڵێم ینی لە حەسەن زیرەکە و سێری کە دوایین و تەکانی کە لە کۆتایی باڵاوی لە ژیانە تقریبان بە ماوەیەکی زۆر کەم بزانە چۆن باسی معاناتی هونەر و هونەرمەندبوونەکە ینی ئەوان قەت خۆشگوزەران نەژیاون بە هونەر بەڵام بە هونەر خەڵکیان خۆشیان و خەڵکیان وا لێ کردووە دڵی شاد بێ ئاسوودە بێ لەگەڵ هونەر و گۆرانەکانیان وەکو هاوڕێیان وەکو چینی هونەرمەندان ئەی ئێوە بێت بۆ چونتان چی بێت هەڵوێستان چی بێت لە ئەم بارەوە وڵای ئێمە هەڵوێستمانەوەیە ئەوی کە لە توانامانە بێن نابێ بیڵی نەمانە لە یاد بکرێن ئێمەی کە لە توانامانەیە هەمیشە بەردەوام یادیانەکەینەوە هەموو کاتێک شەرنی لە ساڵ ڕۆژەکانیان ئێمە چەندین دار بەبێ بۆنێت سەمەسەن کاکاروان ڕەنگە بۆ ساڵیادەکەشیان بەرهەمەی ئامادە نەکە بێ هەر نیەتیە بۆکەوە بەرهەمی بۆ ئامادە ئەمانە بێ هەمیشە یاد بکرێنەوە باس بکرێن هونەرەکەیان بهێنرێتەوە پێشەوە هەچەنەگە ئێمەش باسییان نەکەین ئەوان ڕاستە بەجەستە لەناو ئێمەیان نەماون بەس بەرهەمەکانیان شعرەکانیان تێکست و ئاواز و گۆرانەکانیان هەمیشە لەگەڵ ئێمەیاژین ئێمە بەڕاستی هەڵوێستمانەوەیە بڵین بە وەفابین بەرامبەری خۆیان و خانەوادەکانیان وەکو هونەرمەندان دەستان خۆش بێ کاکاروان ئەستا تۆ خەزانەیە کرد دۆزیوەتەوانەوە تا کاک جەزا پێی وتوت لەوەی کە چەندین بەرهەمی دیکەشی هەیە پلانت هەیە لە دوای ئەم بەرهەماکە لەسەر ئەو بەرهەمانەی دیکەش بکەین لەوەی کە تەنها بەرهەمێک ڕێکۆردکراوە بەڵام کاری میوزیکیان بۆ نەکراوە انشاءالله وڵی لە فکرمایە نەک بۆ ئەم ئەو هونەرمەندانی کە لەبیر چوونەتەوە ئەم جیلی تازەیە نایان ناسێ ئەمێ سەر لە نوێ من موزیکی تازەی بۆ بکەم و بیان ناسیانەوە زیاتر دەرەکەون هیچ لەوانە کە موزیکسیانە و ئیشی کرد و کاردان قەرەلاخیە کۆمەڵە ئیشی بۆ ئەحمەد شەماڵ کرد باوەڕ هەبێ لەم جیلیا کاکجەدار زانێ ئەوەی تر سەدایە یعنی ئەوە کۆمەڵی ئیشی زۆر جوانی کرد هیوادارم بەردەوام بێت هیوادارم موزیکسیانی تریش چاوی لەو هونەرمەندە بکات کارێکی زۆر جوان بووە مە لە قسەت مەگەزینیشەوە باسمان کرد اینجا ئەمەوێت پرسیاری ئەوتان لێ بکەم ئێمە باسی ئەومان کرد کە خوالیان خۆش بێت بەرهەمی ئەو هونەرمەندانە نوێیەکەینەوە دووبارە گوێبیستیە بینەوە ئاوازی بۆ دانێنەوە بەڵام ئایا گرنگ نییە ئەو شتیان گرنگتر نییە کە هێشتا کە لە ژیانان کاری باشتریان بۆ بکەین گرنگیان پێبین خزمەتێکی زیاتر بکەین من ئەوەی پێویستی بە من بوو بێت باوەڕ هەبێ من بەد لە فەیسبووک جاری وایە کەسێکم دیوە دەنگی زۆر خۆش بووە موزیکی لەگەڵان نەبووە من هێناومە
لە ماڵی خۆمە کۆمەڵی مقام بۆ تەجید کردوی لەوانە کاک ڕێباز بەڵێ مناگەدە هێناوە باوەڕ هەبێت لۆ ئەوەی تر دەرکەوە ئەوەی تر حەزی خەڵک چۆ سەر ینی لەگەڵ مۆزیکی تەواوەتیا بێت خەڵک زیاتر حەزی بۆیە چێت وەک لەوەی بە ساتەی بێڵێ لەوانەیە هونەرمەندە ئیمکانێتی نەبێ یا نەتوانێت یا شەرم بکە تۆ بێ دەستی بگری ڕێچکێکی پیشان بیت بۆی ڕێچکەی خۆی گرێ تەقسیریم نەکردووە بەردەوامیشم ئێستش حالیان من خەریکی کارێکم بۆ هونەرمەند کامەرە عومەر دوو موزیکی تازەم حازرە هیچیان ئاوازی عینە دینە بەس هێشتا گۆرانی بێژەکەم اختیار نەکردو بێم بەچی ینی مۆسیقاکەم تاو کردووە اختیاری کەم بزانم لەگەڵ دەنگی چیا گونجە دەست خۆش بێت کاک جەزا ئەگەر بینە سەر هەندێک یادگاری لە ژیانی هونەری هونەرمەندی کۆچ کردو ئەتا چاوشین ئەگەر هەندێشتی فیلما بێ لەسەر ژیانی تایبەتی ژیانی هونەری لە ڕاستیە من لێتە ناشارمەوە گەورەترین شانازی بۆ من کە ئەو هاوڕێم بووە هاوڕێ هەموو تەمەنم بووە لە تەمەنی گەنجێتیەوە ئەتوانم بڵێم یەکەم ڤیددیۆ کە ئەو کاتە تۆمارکردنی ڤیددیۆ و ئەم بەرهەمانە هەر نەبووە کامێری ڤیددیۆ زۆر دەگمەن بووە ئەگەڕێتەوە تاریخەکەی بۆ پێش 35 ساڵ زیاتر لەمە پێش من لەگەڵەوە هونەرمەندەیە ئەو گرتە ڤیددیۆیانم هەیە تا ئێستا کە یادگارێکی خۆشە و یادگاری خۆش و ناخۆششمان زۆر هەیە بەداخەوم کوڕی ماڵێکی هەژار بوو هەموو خانۆکیان ئەتوانم بڵم 30 مەتر بوو کە یەک ژوور و یەک بەرهەیوان بۆ جاران هەندێ بەرهەمیە لەو خانوویە تەجیلمان کردووە کە بەڕاستی ئەو کاتە بەڕەحمەت بێ باوکیشی معارز بوو ئەو سەردەمانە گۆرانیوتن عیبە بوو گۆرانیوتن لەناو دژەباو بوو لەناو کولتوری ینی زۆر بە زەحمەت هەندێک بەرهەممان تۆمار کردووە ئەو یادگاری خۆش و ناخۆشەکانە بە دڵی خۆشەوە چوین بەرهەمەکە تۆمار بکەین دوایی ئەبوو بە کێشە و کە ڕێگریمان لێبکرێن نەکرێت و دوایی هەر ئەکرا و بەڵام خۆتان زان هونەری حساسە بە دڵێکی شکا و بە نفسێکی تێشکاوە کە کاروان زان کە تۆ ڕێگری بکەن هەچۆنێک بۆ دوای مۆسیقاکە دەرەچوو بەیانی بڵاومان نەکردەوە خەڵک دڵشی پێی خۆشە بوو بەرهەمەکانیش بە نەمری ماونەتەوە جا ئەوەی کە زۆر گرنگە وتت بەرهەمەکان بە نەمری ماونەتەوە جگەلەوەی کە جاران ستۆدیۆیەک نەبوو بۆ ئەوی کە ئەم بەرهەمانەی تێدا ڕیکۆرد بکەیت بەڵام لە هەمان کاتیشە هێشتا هەر لە هەزری ئێمەیان ماوەتەوە هێشتا هەر بە نەمری ماوەتەوە بۆ هیواین هەر بەو شێوێش بمێنێتەوە بۆ جیلی داهاتوو جا کاک جەزا ئەمەیە هەر پرسیاری وەر لێ بکەم چ شتێک هەیە چ یادگاریەک هەیە لەگەڵ هونەرمەندایە کە هەرگیز لەبیرە ناچێتەوە کە بەردەوام بیر بکەوێتەوە لە ڕاستیە ناخۆشترین یادگاری تەبەن کە هەرگیز بیرم ناچێتەوە یەک هەفتە ڕێک هەموو ڕۆژێک سەری لە من ناوانی هاوڕێی ناڵم هەموو تەمەنە بوو هەموو ڕۆژێک مەگەر ئەو ڕۆژە لە سلێمانیە نەبوو بێت هەموو ڕۆژێک من لە شوێنەکەم دەن سنتەری ناو بازاڕە شارە هەموو ڕۆژەکاتۆ بەلام یەک هەفتە پێشەوەی کە کۆچی دوای بکە هات من بە بۆنەی وەسعی کە ڕوویا بوو من خۆم جگەرە چێژنی بەڵام جگەرێکم بەدەمەوە بوو بەڵام ئەو کوبرای گەورە ما بەگەر لێشی بامایە بۆی هەبوو بەڵام جگەرەکەی لێ دەم وەرگرتم زۆر بە تۆڕێی شکانی و فڕێی یاوتی کۆرۆنا هەیە نازەم و نەخۆشیە چۆن جگەرە چێشی کەچی بەداخەوەنی خۆی ڕاستی قەدەم بیر ناسێتەوەمەدەژی بۆ بەڕێستان بێژت بێتجامە پێم خۆشە کۆتا پرسیارم کاکەڕۆن من ئەم پرسیارە میشە لە هونەرمەندەکانم پرسیارەکەم گۆرانیە فۆلکلۆریەکان و هونەرە فۆلکلۆریەکە زۆر گرنگە بەڵام تا چەند گرنگە ئەم گەنجانەی ئێستا ئەم هونەرمەندانە کاتێکیانەوێ ئەم بابەتە فۆلکلۆریانە نوێ بکەنەوەم کارە فۆلکلۆر بەڵام ڕەسەنایەتێکی لەدەست نەدات وڵی هیوادارم ئەم جیلەی کە پێگەن و خەریکی مۆسیقا و گۆرانین یعنی با گۆرانەکە والێ نەکەن بۆ گەعدەیەک بەکاری بێنن بڵێن وڵی بۆ نەوە خۆشە بیگۆڕن ستایلەکەی بگۆڕن چونکە ئاواچێتە یوی خەڵکەوە ئێستا کوجاران نەماوەڵی لە تەلەڤیزۆنی شۆ سەیری کۆمەڵە گۆرانیەکرێت لە ڕێی سوۆسیال میدیاوەی لە ڕێی هەموو شتەکانەوە چێت بەگوێ خەڵکە یعنی با ستایلەکان تێک دەچێت کۆمەڵی گۆرانیە بینم بەداخەوە هەر ستایلەکەیان گۆڕیوە یعنی ئەسڵەکەی خۆی تێک چووە یعنی بەسەر لە نوێ ئیشی بۆ بکرێتەوە یا ئەو ڕستەنەتی خۆی لە دەست یعنی نابێ بێت تۆ هەموو وڵات تێگەر وایە بێ پێش ئەوەی کە کارێک بکەی بیر لە ڕسەنایەتی ئەو ناوچەی خۆکەیتەوە تایبەتمەندی خۆی هەیە هونەرێکێکە لە شوناسی نەتەوەکان زۆر سپاسانەکەین بۆ ئامادەبووتان هیوای دەمەندێژی بۆ ئێوە و لە ساغیتان دووبارە ڕۆحی کۆچ کرد و شاد بێ و خالی خۆش بێ ئینشاءالله دەستان خۆش بێت زۆر